چاوچنۆکی خاوەن سەرمایەکان خاوەن خانوبەرەکان بۆ ئەوەی ئەم باخانە بسووتێرێن دوایی جۆرەکەی بگۆڕن لە زەوی کشتتوکاڵی بۆ زەوی بازرگانی. دوای سقوتەکە لە 2023 تا ئێستا ئینتاجمان ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتن. زۆر باغ نەما لە خانەقین بڕیان. باخان خانەقین لە تا 2016 319 باغ بوو. مرۆڤ نازانێ بڵێ خانەقین شارێکە لە ناو باخ یان باخێکە لە ناو شار لەوتی ئەم شارە هەبووە هەمیشە باخەکانی سەوز و پڕ بەروبووم بوونە هەر لە دارە خورماکان هەتا پرتقاڵ و لیمۆ و هەنار و هەنجیر و هەموو بەروبوومەکان تەنانەت لە ساڵانی ئەو ساڵانەی زووە لە ساڵانی 60 بەروبوومی هەنار و خورمای خانەقی ئەنێردرا بۆ شارەکانی تر. بەدەگمەن لە خانەقین باغێک سوتاوە بەڵام لە 2007ەوە دەستکرا بە تیرۆرکردنی ژینگە لە شاری خانەقی بەوەوە دەستکرا بە سوتاندنی باخەکان و حتا ساڵی پار نزیکەی 160 جار باغ لە خانەقین سوتێران. طبعاً ئێمە چەندی هاوارمانە کرد کە حکوومەت بە ئەرکی خۆی هەڵەچێ بۆ پاراستنی ئەم باخانە بۆ دەستگیرکردنی تاوانباران بەڵام بەداخەوە یەک کەس دەستگیر نەکرا بەرامبەر ئەو هەموو تاوانانە کرا بەرامبەر ژینرەیەی خانەقین کە لە دواییدا ئەبینین خانەقین بووە بە یەکێک لە گەرمترین شارەکانی دنیا هەر بەهۆی سوتاندنی ئەو هەموو باخانە. ئەمە یەکەم جارە لە خانەقین ئەم خورمایە دەربچێتن. ئەمە پیاڵیان زاملی سنفی زاملیە وەکو مەکتومی عێراقیە بەس تۆزیە درەنگ ئەگاتن تۆزیە درەنگە کاتن ئەمە زاملیە ئەمە هەم لە جەوی ئێمە و لە دەرەجەی حرارە و ڕتوبەتی خانەقین ناجح بووە ئەمەش لێراوە کفری کەلار تا کەرکووک ئەمە ناجحە ئەمە دارەکەیت ئەمە دارە خورمای زاملیە ئەمە بەرحێکەیە ئەمە دارە خورمای بەرحیە ئەمە بەرحی نەسیجیە ئیماراتیە بەس ئەسڵەکەی عێراقیە خۆی بەرحی بەسڕەیە بەس ئەمە مختبەرە لە مختبەری ئیمارات کردیانە نردیانە بۆمان ئەمە ئەسلی شەریکەی خەرایف ئەمجا شەریکەی خەرایف زۆر مهمە ئەمەشە لە خانەقی ناجح بوو لە هەموو لایەک ناجحە بێتن بەرحیە ناجحە خۆی عێراقی ئەسلی ئەمە حلوە دوبەیە ئیمجا ئەمە لە دوبەی زۆر مەشهورە ئەمە حلوە دوبەیە یەکەم ساڵە بگرێتن هەم نەسیجیە ئەمە پیاڵێن حلوە دوبەی ئیمجا لە دوبەی بڕۆ سوال بکە پێ دەڵێن حلوە دوبەی یەکەمترین دارە خورمایە لە عالەم ماشەڵڵا زەهدیە ئەمە بۆ تەزدیرە چێتن ئەمە بۆ تەزدیرە بەس جاری خەڵاڵی زۆرە مانگ 15 ڕۆژتر 20 ڕۆژتر یاڵای بڕین بەعزی جاریش هەوا ئەی بڕین وای خەینە ناو کارتۆنەی خەینە ناو بەڕاد و دوایی ئەیبەن لە زستان و لە ڕەمەزان ئەی خۆن ئەی خەینە ناو بەڕاد ئەی بڕین لێراوە ئەی خەینە ناو بەڕات ئەمە زەهدێکەیە
ئەمەش هەم مەجهول مەغربیەکەیە و باسمان کرد ئوردنیەکە مەغربیەکە فەڵەستینیەکە ئەمە مەجهولەکەیە من داوا ئەکەم لە هەموو فەلاحەکان ئەوەی باغی هەیە با خورمای مەجهول داناتن با دارە خورمای مەجهول داناتن نەسیجی ئەو لەدایکە بەچکەکەی ئەمە خورماکەیەتی حەزەکەم ئەم خورمایە ناجح بوو لە خانەقین لە هەموو لایەکە ناجحە بێتن لە بەرحێکە زۆر باشترە بەرحێکە باشە خراپ نییە بەرحێکە دارە خورماکەی 100 کیلو 200 کیلو تا 200 کیلو 300 کیلش هەڵەگرێتن سعرەکەی 2009 و 3000 کیلوی ئەمە سعرەیە 15000 تا 20000 کیلوی لە بازار ئەمە بە 20000 بە 25000 کیلوی لە مەغرب و لە فەڵەستین لە ئوردن هێنن و مع العلم وەکو ئەمە خۆش نییە وەکو عێراقیەکە خۆش نییە وەکو مەغرب وەکو مەجهولی عێراقیەکە خۆش نییە یعنی زۆر ناگرێتن لە 6 کیلو تا 100 کیلۆگرێتن 120 کیلۆگرێتن بەرحێکە 200 کیلۆگرێتن بەس فەرقی سعرەکەی زۆرە فەرقی سعرەکەی زۆرە ئەمەشە تەبەرزە لە ماشەڵڵە ئەمە ڕەتەبە خوڕێتن ئەفرۆشین بە ڕەتەبی ئەمە تەبەرزەلە صنفی تەبەرزە سەیری ئەمەکە و سەیری ئەمەکە سەیری تەبەرزەلەکەکە و سەیری مەجهولەکەکە ئەمە کێلۆی بە هەزارەی دەین ئێمە لەیرە بە هەزارەی دەین ئەمە کێلۆی بە 15000 دەین سەیریکە فەرقەکەی ئەمەیە ئەمە صنفی سعودیە پێ ئەڵێن سەکعی مەلەکی سعودی ئەمە یەکەم جارە لای ئەمە دەربچێتن پێش 5 ساڵ دانامە لە 2020 مانگ 3 دامناوە تا ئیسا نەگەیشتووە ئەمە تۆزیە تاخیرە بێتن گەیشتنی لامان بەس ناجح بووە ئەوە خورماکەیەتی ناجح بووە بەس جاری نەگەیشتووە جاری وەختی گەرەکە 10-15 ڕۆژی گەرەکە جاری خەڵاڵە ئەمە 3 خورمایە لە خانەقین ئەم ئەشرەسیە کۆنە بەرهەمی ئەشرەسی کۆنە لە خانەقین لە چلەکان لە پەنجاکان لە شەسەکان مەوجودە ئەم ئەشرەسیە بەرحێکێشە ئەمە بەرحی نەسیجی ئیماراتیە بەس خۆی ئەسلی هەنی بەسرەیە بەس بەرهەمی خورمای تازە لە خانەقین تازە ئنتاجمان کردووە تقریبا 3 ساڵە ئەمە مەجهولەکەیە مەجهول بە لوغەی عێراقی پێڵێن مەجهول بەس خۆی عالەمیان پێڵێن مەجدول ئەمە مەجدولەکەیە مەجدولی مەغربی ئەمە مەجدولی مەغربی ئەمە تقریبا ئەگە داینین لەسەر میزان 28 تا 29 تا 30 غرامە ئەمە پێڵێن جامپۆ ئەمە چییە؟ ئەم خورمایە لە خانەقی ناجح بوو لە هەموو لایەک ناجحە بێتن لە کفری لە کەلار لە قەسر شرین لە ئێرانیشە ناجحە بێتن ئەمە ماتوو لە خانەقی ناجح بوو ئەوە بەعقوبە و شەهرەبان ناجح بووە لە ناوی تا تووس خورمات و تا قوشتەپە ئەمە ناجحە بێتن من داوا کارم لە هەموو مزارعەکان ئەم نوع خورمایە دانن لە بەرحێکە باشترە ئەمە چییە لە بەرحێکە باشترە؟ ئەمە تۆمی زەحمەت نییە بەرحێکە تۆم داینی زۆر زەحمەتە ئەمە کێلۆی بە 20ەوە لە 15000 بڵێن تا 25000 کیلۆی حەسەب نەوعی خورماکە و پاکی و لەسەر وەزنەکەیەتی بەرحێکە کێلۆی بە 2009 بە 3000 بەرحێکە خەزنەکەی گەرەک لە ناو بەڕاد بێتن ئەمە لە ناو بەڕاد نەیگەرەکەەوە بێ بەڕاد عادی خەزنی بکە هیچ لەسەری نییە بەس چ شتێکەیە بەرهەمی بەرحێکە ئەدا پێمان تقریبا لە 200 کیلو هەر دارە خورمایەک 200 کیلو تا 250 کیلو ئەدا پێمان مەجهولەکە ئەدا پێمان 100 کیلو 120 کیلۆ
120 کیلۆیە پێمان بەس خورماکەی لە بەرحێکە خۆشترە. ئیسا ئەمە ئەگە داینێن سێ خورما یەک پەنجەیە، ئەوە سێ خورما یەک پەنجەیە، سێ خورما یەک پەنجەیە، 5 خورما ئەوە دەسمی کرد. خۆشترین خورما ئێستا لە عالەمیشە مەجهولەکەیە. باغەکان خانەقین لە تا 2016 319 باغ بوو کە ئەحسایات لە ناو سجل هەیەتمان 319 باغ بووە. لە 2016 بەملاوە خانەقین گۆڕانکاری بیلیەی گەورەوە بوو، قەباگە گەورەوە بوو. فرەترین باغ لە ناو خانەقینە لە ناو داخل حدود بەلەدەی خانەقینەوێ کەوتێت ناو داخل حدود بەلەدەی خانەقین. باغەکانی زەربەی چی بوو لە ناو چووکی کە ئێمە بە عەرەبی ئەڵێن پێی تەجدیف و تەسویە و تەجدیف، یعنی نەما بووە ماڵ، بووە قەتاع سەکەنی بۆ ملەتەکە باغی استیفادەی لێ نەبوو، چیەکە دەیفرۆش ئەیفرۆشتی و عالەمێک کردە بنایەت و مەحەلات چونکە داخل حدود بەلەدەیە. ئێستا تەقریبەن بڵێن 50 باغی لێ چووە، ئەمێنێتە 269 باغ بڵێن کە لە لای کەمەوە، ینی لای کەمەوە. ئەحسایەتمان نەکردووە بڵێن چەند باغ ڕۆیە، چونکە ئەو باغە زۆرترین باغ ناو خانەقین بۆ بنایات. تاکو 2016 58,054 دار بووە. دارە خورما ئەنواعە، زەهدیە، خستاویە، برێمە، مەکتومە، تبەرزەلە، خەضراویە، بەربەنە، ئەمانە هەرکە و عەدەدی هەیە بۆ ئەوە. ئێستا خۆی ئێستا تەقریبەن بڵێن 45,000 کەمتر زیاتر ئاوها ماوە. ئێمە باپیرمان و باوکمان و خۆمان هەر خاوەن باغ بووینە لە خانەقین. 15 باغمان هەیە لەمبەر و لەوبەر، ئەو بەر ئاوی ئەڵوەند، ئەم بەر ئاوی ئەڵوەند. گەوراترین باغمان هەیە لەوبەر، بەس ئەم باغمانە نموذەجیە لە خانەقین. ئەمە من چیم کرد پێش 7-8 ساڵ تەقاعود دەرچووم، خۆم ئەندازیاری ڕێگەوبانم. سنفی ئیماراتیم هێنا، مەجهولم هێنا، بەرحی ئیماراتیم هێنا، سەکعیم هێنا، شیشیم هێنا، عەجوەم هێنا، عەمبەرەت المەدینەم هێنا، فضێلیم هێنا، زۆر ئەسنافم هێنا بۆ ئەم باغە ئەم تشتانەمە هێنا. ئێستا الحەمدوللا وەشکر خورمای مەجهولی ڕەقەم یەکمان هەیە لە خانەقین. ئەو خورمای ڕەقەم یەک مەجهولە عینەن مواصفاتی ئەو خورمایە وا لە ئوردن و لە فەڵەستین و لە مەغرب بەرهەمی هەیە. بەرهەمەکەمان زۆر باشە لێرە، سێ حەجممان هەیە، حەجمی جامپۆمان هەیە 32 غرامە، حەجمی گەورامان هەیە 28 بۆ 27 غرامە، حەجمی وەسەتمان هەیە لە 20 غرام بەرەو خوارە. ئەمە وەکو غەربی لە کریەتن. ئەم خورمای مەجهولە عالەمیەن مەشهورە، لە خانەقین ناجح بوو. ئەم خورمایە لە خانەقین ناجح بوو، ئەم سنفە ناجح بوو، لە کەلار ناجحە بێتن، لە کفری ناجحە بێتن، لە کەرکووک ناجحە بێتن، تا ئاڵتون کۆپری تا قوشتەپە ناجح بووە، تا قوشتەپە میشە ناردووە، بۆ چەند باغێک ناردوومە لە قوشتەپە نەسیجی مەجهولیان داناوە، الحەمدلله جارێ خورمای نەگردووە بەس ناجحە. ئێمە دوو بەش باغمان هەیە، چەند باغێکمان هەیە لەوبەر، ئەو بەری ئەڵوەند، و یەک باغمان هەیە لەمبەری ئەڵوەند. ئەو باغە تقریبەن دەوری 600 تا 700 دارە خورمای تایە، ئەمەشە تقریبەن 120-125 نەوع تایە، بەس ئەوە ئەکثەریەتی زەهدیە. ئەو زەهدیە تاجرەیەت لە بەعقوبەوە ئەیبین بۆ بەعقوبە ئەیکڕێ لێمان تاجرەکە،
ئەی باتە بەسرە لە بەسرەوە سعر دوبەی دەرەچێتن لەسەر سعر دوبەی ئەو خوڕمایە ئەفرۆشێتن ئەمەیە ئەمە زەهدیەکەیە. ئیسا لەم باغە دارە خوڕمامان هەیە ئەمری 120 ساڵە بۆ 130 ساڵە بەس کەم ئەی بڕین. دارە خوڕمای تازە فەسیلی تازە سنفی تازە وەکو مەجهول وەکو سەقعی وەکو بەرحی دانین لە ژێری لەو بەریشە هەمانە هەم عینە چشت لە بابای بابامەوە ماوەتە بۆمان هەم عمری لە 100 ساڵ و 80 ساڵ 70 ساڵە ئەوەشە تازەیەکەی دارە خوڕماکەی سا ئەیبینی لە ناو باغەکە دارە خوڕمای گەورەمان هەیە 120 ساڵ عمری یەکێکم بچکۆڵە داناوە لە ژێری نەوعێکی سنفی تازە دامناوە لە ژێری بەرهەمی ساڵانەمان لەو بەر و لەمبەر تقریبان دەور 30 تەن تا 40 تەن زەهدیە و 5 تەن ڕتەب و ماڕتەب و بەرحی و ئەو شتانەمان هەیە. فەسیلەکان بەچکەی دارە خوڕماکان خۆمان دایەنین ئەیکەین بە باغێتر چەند نەوعێکمان هەیە بەرحی و مەجهول فەسیلەکەی بە 200,000 بەرحەکە مەجهولەکەی بە 150 بە 160,000 سەقعەکە بە 100,000 120,000 برێممان هەیە ئەمانە عەرزمان هەیە لەوبەر ئەمانە ئەیبینە ئەولا ئەیکەینە باغ تازە ئیمساڵ بەرهەمی خوڕما زۆر باشە الحەمدلله وشکر نەخۆشیشە نییە لە ناوی نەخۆشی لە خانەقی نەخۆشی نییە لە خانەقی نەخۆشی نییە هەندارە خوڕما الحەمدلله هەموو شتێک ئیمساڵ باشە ئیسا ماوە بەس ئەوەنە سعری زەهدیەکە دەربچێتن تا ئیسا سعری عالەمی زەهدیەکە دەرنەچووە انتظارەکەین سعرەکەی دەربچێتن تا بیبڕین و بیفرۆشین. ئەو فەسیلەکان قسمێکی احتیاجمان پێێتی بۆ خۆمان دایەنین قسمێکی احتیاجمان نییە لێ ئێستا دوان سییان هاتوونە ئەیفرۆشین پێیان من قەتعەکەم داناوە لە خانەقین بەس من مەجهول و بەرحیم هەیە لە خانەقین لەم منتەقی خانەقینە هەمە ئیسا فەسیلم هەیە بەرحی و مەجهول لە سلەیمانی داوایان کردووە لێم لە قادرکەرەم داوایان کردووە لێم ئێستا چەند فەسیلێکم هەیە گەرەک بینێرم بۆ قادرکەرە ساڵانە لە خانەقینە جاران باسی یەکەم بۆت لە 90ەکان لە 80کان لە 70کان 5,000 تا 6,000 تەن خوڕمای زەهدیمان هەبوو جاران ڕێگەی ئێمارات نەبوو ئەچوو بۆ ئێران جاران ئیجازەی ئیستیراد ئیرانیان هەیە پێمان ئەچوو بە ئێران دوای سقوتەکە لە 2003 تا ئێستا ئینتاجمان ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتن زۆر باغ نەما لە خانەقین بڕیان زۆر باغیان بڕی لە خانەقین ئیسا لە 1000 تا 1500 تەنمان هەیە لە 5,000 تەنەوە هاتینە 1500 تەن نەبەس بڕیان و ئاو کەم بوو تەغیر مەناخی هەیە هەموو شتێک یعنی وەرەسەیە تەغیر بوو ئیسا باغەکان زۆر کەمە لە خانەقین تقریبان دەور 200 300 400 باغمان هەیە لە خانەقین جاران خانەقین هەمووی باغ بوو خانەقین هەمووی باغ بوو ئاو نەخۆشی دارە خوڕما و نەخۆشی نادەم چی تقریبان بڕیانە زۆر باغەکانیان شە بڕی ئێستا ئەوەیە بەس تقریبان دەور 300 باغمان ماوە لە خانەقین ئینتاجمان لە 1000 تا 1500 تەن زەهدیمان هەیە ئەمە ئەحسایەی زراعەیە هەمووی تجاریەکە کە تیجاری هەمووی کردیانە باغەکەیانیان بڕی هەمووی کردیانە عەرز و کردیانە دوکان و کردیانە مخانوو ئێستا من لەم منتەقەیە مامە بە تەنیا باغ مامە دوو باغین لە ئێران ماینە بەس من و یەکێتر هەدراوسیەکەم باغەکەی ماوە ئەو باقی ئێستا لەیراوە تا بازارە چیت تا کرندی ناو خانەقینە چیت باغ نەماوە هەمووی بووەتە خانوو هەمووی بووەتە دوکان و مەعمەل و نازانم چی هۆکارەکەی ئەوەیە کە چاوچنۆکی خاوەن سەرمایەکان خاوەن خانوبەرەکان بۆ ئەوەی ئەم باخانە بسووتێرێن دوایی جۆرەکەی بگۆڕن لە زەوی کشتتوکاڵی بۆ زەوی بازرگانی طبعاً بە ڕێگای کاری گەندەڵکاری لەگەڵ باقوبە ئیتر زەویەکان بۆ
بیناسازی تەرخان کران ئەوە بوو منتەقەی دارە کونارە بۆ نمونە لە ئیمام عەباس لە گەڕەکی سپارتاک لە کوێ بڵێت تۆڵەفرۆش لە ئەرکەوازی ئەبینی هەر هەموو ئەو باخانە بەرەبەرە هەنگاو بە هەنگاو بوون بە دوکان بوون بە خانوو باغ ئەنتاجێتی نەما خاصەتەن دارە خورما بە چەنە بێ تەکالیف ئەو دارە خورما چەندێکە لە مۆسمێ یەک ئەنتاجەتەدا پێ بڵێن کێلۆی بڵێ 1000 دینار باش وەختێ تۆ دۆنەمێ دوو دۆنەمت هەوێ دارە خورما چەندێ ئەنتاجەدات پێت استیفادەی چەندێکە یعنی بڵێن لە بازار وتم کێلۆی 1000 مەسەرەن دارە خورمایە 100 کیلۆ هەڵەگرێ وایە دانە 100,000 پاکۆکردنی گەرەکەم دارە خورما ساڵێ پاکۆکردنی گەرەکە تەرتیبی گەرەکە و تەلقیحیە گەرەکە ئەو عاملە کە کارەکە لێ ئەگە خاوەنباغ زۆربەی نەماوە ینی وەرەسەن لە لێی معلوماتیان نییە لەسەر ئەو دارە احتیمال دەکەنە بان عامل تەکالیفەکەی دەرناکا بۆی چیەکە ئەڵێ خۆی فرۆشم ئەەکەمێ زەوی یاکو تەجریفێکە وە کاتێ زەوی و تەوزیعەکە ئەی فرۆشیە استفادەکەی دەقات لە ئەنتاجەکەی زیاترە خەڵکانێکن کە بە شێوەی مافیایی ئەم کارەیانە ئەنجامەدا کەس نازانێ ئەمانە ئایا خاوەن باخەکانن ئەم کارە ئەەکەن کەسێکە لە دەرەوەی خاوەن باغ ئەم کارەکە یعنی هۆکەی بە تهدید هۆکەی دیارە بۆ چییە لە ئەخیرە و ئەبێتە بواری بازرگانی کڕین و فرێشتن و گۆڕینی جۆرەکەی لە زەوی گشتتوکاڵی بۆ زەوی بازرگانی بەڵام من ناتوانم بە بەڵگەوە بیسەلمێنم فلان خاوەن باغ بەخۆی زەویەکەی سووتان ئەوەم پێ ناکرێت ئەوە ئەبێتە تۆمەت بەڵام ئەبێ لایەنی پەیوەندیدار ئاسایش ئیدارەی خانەقی ئەوانە بەرپرسن لەبارەی دۆزینەوەی تاوانباران سوتاندنی ئەم باخانە ئەو وەک لەسەر شارع بێت باخە لەسەر شار بێتە مەحەلات توجاریە و لە پشتەوە ئەی کاتێ قەتع سەکەنی و تەوزیعی کردە و ئەنی ئەی فرۆشیە بیئەکە تەسیر طبعاً دەکا چونکە چنێ باخ کەمەوە بێ ئەوە نە تەسەحرەیە یعنی ئێتە بنایەت و ئێتە چۆڵی دیتە گەرماکەی زیاد بێت خاصەتەن سە خانەقین وا بزانم دوم منطقەیە لە عێراقە گەرمە چونکە باغی نەما باغەکانی کەمە بوو جاران هاتیتە ناو خانەقین لە حەفتاکان لە هەشتاکان هاتیتە ناو خانەقین پێیانەوت حزام الأخضر لە دەور خانەقین هەمووی باغ بوو ئەو وەختە هاتیتە مەلەکشای بەرزێگەی مەلەکشای تەماشا کردیت خانەقین گشتی باغە بۆ ژنگە و بۆ بیئە و بۆ هەوا و بۆ ئۆکسسیجین شکلێتر بوو جەوەکەی خانەقین اختلافیە کرد ئیستا حالیە بۆەوە ناو خانەقین ئستا خانەقین نەما باغ نەما لە ناوی چەند جێگەیەکەیە چەند باغێکەیە لە ناوی هەمووی بڕیان و هەمووی نەما ئاویشە تەسیر هەیە ئاو نەبوو جارانیشە ئاوەکە زۆر کەم بوو تەسیری هەبوو ئەوە بوو دا ئستا باغ کەم بووە لە خانەقین بۆ ژینگەیشی زۆر تەسیری هەیە وەکو جاران نەماوە ئیستا لە هەموو لایەک ئاو کەمە لای من ئەو بیرە هەمووی ئەو بیرە ئەو بیریشە بە ئیش نایەتن ئەو بیر ئەو عناسرە گەرەکمانە بۆ ئەو دارانە نییە لە ناوی جاران مەندەلی خانەقین خورما هەبوو لە ناوی باغەکان مەندەلی و خانەقین خورما هەبوو لە ناوی ئستا ماشەڵڵا هەل لە خانەقینەوە دەرەچیت بۆ کەلار هەمووی باغە لە کەلارەوە بۆ کوفری دەرەچیت هەمووی باغە ماشەڵڵا لە کەرکووک باغیان کردووە لە هەموو لایەک باغیان کردووە تەغیر مەناخێکە تەغیر جەوەکە تەسیری کرد ساردێکە نەما ئیسا دنیا گەرمێکە زۆر بووە و ئیسا باغیان کردووە لە کەلار
هەموو شتێک دارە خورمایان هەموو ناجح بووە لیمۆ تورشیان ناجح بووە پرتقاڵیان ناجح بووە و هەر لە خانەقینەوە ئەچیتە ڕێگەی جەلەولا لە جەلەولا ئەچیت بۆ کۆلۆجۆ ئەچیت بۆ ڕێگەی کەلار ئەو ڕێگەیشە هەمووی باغە تکفری هەمووی باغە الحەمدلله وەشکر من ناردوومە خورمام دارە خورمام ناردووە بۆ قوشتەپە لە قوشتەپە ناجح بووە تا قوشتەپەم ناردووە نەسیجیم مەجهول و بەرحیم ناردووە بۆ قوشتەپە لە قوشتەپە ناجح بووە ئیمساڵ بڵێن ساڵێتتر دوو ساڵتر بەرهەمی خورمایە بێتن لە قوشتەپە جاران جەوەکە زۆر سارد بوو ئەم تەغیر مەناخیە لە عالەم هەمووی دەستی پێ کردووە خۆ بەس لای ئێمە نییە لە عێراق تەغیر مەناخەکە لە عالەم هەمووی دەستی پێ کردووە جاران لە حەفتاکان ناجح نابوو دارە خورما لە کەلار باوەنوور زۆر کەم ناجح بوو زۆر کەم تا کۆلۆجۆ ناجح بوو لە خانەقینی شەدا تا باوە مەحمید و تا ئاوایی هاجر ناجح بوو ئێستا ماشەڵڵا کفری کەرکووک قوشتەپە قادرکەرەم ئاڵتون کۆپری دارە خورماکان ناجح بێتن جاران جەوەکە سارد بوو سا جەوەکە گەرمە ئێمە جەوەکەمان تۆزە لە تاوسان دارە خورماکانمان و درەختی بڵێن دارە حمضیاتەکانمان پرتقاڵ و لیم و تورش و ئەو چشتانە هەمووی تۆزی لەسرە جاران وەها بوو دارەکانمانە شۆرد لە تاوسانە 3 جار 4 جار دارەکانمانە شۆرد بەس ئێستا ئەو هینمانە نەماوە ئەو دارە هەمووی ئەو باغە بشۆریت قیمەت ناکە جاران پرتقاڵمان ئەدا بە 2000 پرتقاڵی عێراقی بە 2000 ئیسا ئستیرادەکە هاتووە قیمەتی نەماوە قیمەت ناکاتن من پارەکە دامە بە 750 دینار 1 کیلۆ پرتقاڵ لیمۆ تورشم داوە بە 2000 دینار جاران ئەماندا لیمۆ تورشەکە بە 5000 دینار کیلۆی پرتقاڵەکەمانەدا پرتقاڵی عێراقیمانەدا بە 2000 دینار بۆ ئستیراد نەبوو ئێستا ساڵەکە هەمووی پرتقاڵ و لیمۆ تورش و لیمو و سندی و گرێفروت هەیە لە ناو بازار ئەو وەختە پرتقاڵ ئێمەشە دەرەچێتن و لیمۆ تورش ئێمە دەرەچێتن حکوومەتینەکە نابڕێتن ئستیرادەکە نابڕێتن بۆ ئەوە قیمەت ناکە جاران ئەمان شۆرد ئەم باغە هەمووی ئەمان شۆرد بە ڕەشاش و بە ئاو هەمووی ئەمان شۆرد ئێستا نایشۆرین زستانەیەتن بارانەکەیەتن نەیشۆرێتن کابرا وەختی باغی ئەبرێ ئێمە دەرەچینە کەشت لەسەری ئەنووسنین بۆ قایمەقامیە و بۆ مدیریت زراعت دیالە ئەڵێن ئەم باغە نەما ئەم باغە بووە دوور سەکەنیە دی ئیجراعات قانونی خۆیان ئەیبەنی بەس ئێمە لەسەرمانە بنووسن لەسەر ئەم باغە ئەنووسنین ئەڵێن ئەم باغە نەما بووەتە ئەو شتە ئەو بۆتە مەسەن بنایی مەسەن محلات تجاریەس ئەو قەتع ئەراضی سەکەنیەیە کتابەکەین بۆ قایمەقامی و بۆ مدیریت زراعت دیالە ئەوانش دی تحویلی محکەمەیەکەن وا بزانم تحویلی محکمەی کتابەکەن بۆ محکەمە تحویلەکەن بۆ محکەمە و تحقیق لەسەری ئەو شتانە لە ڕاستیە ئەبینی کۆدەنگیەک هەیە لەسەر ئەم تاوانە حکوومەت بە ئەرکی خۆی هەڵنەستا ئیتر خاوەن باخەکانیش بەرپرسیارن لەبارەی ئەم تاوانە ڕاستە من ناتوانم خاوەن باغێ بە تەنیا بە تاوانبار بزانم چونکە بەڵگەی ڕاستەوخۆم بەدەستەوە نییە بەڵام لە تەحسیل ئەخیر کاتێ پرسیارەکەی ئەمە لە بەرژەوەندی کێیە ئیتر دەرەکەوێ مەسەلەکە کێیە چونکە ئەم تاوانە هەمیشە هەر دووبارە و سێبارە و دەبارە و سەدبارە بووەوە 160 جار زیاتر باغەکانی خانەقی سوتێراون ئەمە ئەگەر دەستێک بە هوشیاری ئەنجامیدەدا ئەیکێیە تا 2014 وا بزانم کە من لەمرە بوو من لە 2010 هاتمە ناو زراعی خانەقینەوە باغ نەبوو زیا بوو بەسکەم نابوو لە خاستەن لە ئاوایەتیەکانە حکوومەت ئەقلیم کوردستان چی کرد هینی کرد وتن تەشجیع فەلاحینی کرد وتی هینکەن باغ بکەن زۆربەی دیەکانە کە کوردایەتی هاتن کورد هاتنەوە پێ و کردیانە باغ یعنی زەویەکانیان 5 دۆنەم 10 دۆنمیان کردە باغ ممنوع بوو لە بنەی ئەوە چونکە پۆلیسی ژینگە محاسبەیە کرد خاوەن باخی ئەگرت ئەوە ممنوعە ئەم شتە تۆ بکەیت
مەسعود ژنگە بوو ئستا مەسعود ژنگە نییە لەمرە دەسەڵای کورد وەختێ شۆن دەسەڵاتی کوردە بوو مەسعود ژنگە بوو حتا ئەو دارێکش ئەنتاجێتی نەبوو مەمنوع بیبڕا إلا بموافقي يعني جهات ئێستا نییە ئەو شتە ئێستا ئەمڕۆژ سێکە باغە بیانی سێکە لە وەقت عوتڵەکانە دەسەکەن پێی و تەمڕواقع یاکو ئەسوزیە ئاگرێنم سوزیایە دیچی کابرا وەختی بسوزە دیچی پێکە و منای بدە. ئێمە کارەکە وای لێ هات کە خەڵکەکە لە بری ئەوەی کاتێ باخێک ئەسووتێ تەلەفۆن بۆ ئاسایش یا ئاگر کوژێنەوە بکەن خەڵک پەیوەندیان بە ئێمەوە ئەکرد چەندین جار وا ڕێکەوت کە من بەخۆم بەشداریم کردبوو لە کوژاندنەوەی ئاگر سوتاندنی باخەکان بۆ نمونە بەداخەوە ئێمە راپۆرتێکی دوور و درێژ هەمووی بەداتای ورد لەبارەی چەند باخ چەند جۆر دار زیانەکان چەندێ بووە هەر هەمومان کردە راپۆرتێک و نردمان بۆ بەڕێگای فیسبوک و ئەوانە نردمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرپرسەکان بۆ حزبە بەرپرسەکانی ئەم شارە بەڵام بەداخەوە بە هیچ شێوەیە نەهاتنە پێشەوە بەڕاستی خودی حکوومەت بەرپرسیارە لەم ئەنجامدانی ئەم تاوانە بەڵام ئەو کاتە لە 2010ەوە بۆ 2016 حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرس بوو لە شاری خانەقین ئەوان بەرپرسیاتە گەورەکە بەسەریانەکەوێت نەک حکوومەتی ناوەند بەڵام دوای 16 ئۆکتۆبەر حکوومەتی ناوەند ئیدی هاتن تا درێژەیاندا بەو تاوانە باغی تر سوتێرا کاری بازرگانی بەزەوی زیاتر گەشەی کرد لە جاران هیچ خدمەیەک بۆ فەلاح نییە خدمەیەک بۆ خاوەن باغ نییە ئێستا حالیان لەلای ئەمە خزمەت نییە ئللا ئەوە ئەگەر منی بێ تا بۆی سەرفی بێ یەڵە بۆی سەرفەکەن بۆی هین شتێ بەسیط یعنی نە ئەو شتە ئەوش گشتی لە بازار گرانە و زەحمەتە بۆی بسێنێتی کیمیاویە دەرمانە ئەو شتانە نییە. لە خانەقینە کاکە عەرز تەوزیع بکە بە فەلاحەکان ئەو ڕێگەی مێخاسی سە هەمووی باغە ئاوەکەیشی تەوفیر بکە بۆیان موبیدات تەوفیر بکە بۆیان جاران لە نەوەدەکان نەخۆشی نەبوو سێ نەخۆشیمانە بوو چوار نەخۆشیمانە بوو هەلیکۆپتەری زراعە هات تەبلیغی باغەوانیانە کرد ئەوت بەیانی سەعەتەوە نەمکافحەیە ئەم باغەکان خانەقینە یەک نەخۆشی نەبوو لە ناوی ئەهات هەلیکۆپتەرەکە ڕەشیە کرد هەموو باغەکان خانەقین ئەو دارە خوڕمایە من چۆن مکافحەی بکەم ئەگە هەلیکۆپتەر نەبێتن و دەرمان نەبێتن ئیسا خانەقین نیوەی باغەکان خانەقین نەخۆشی دووباسە ئەم سەعەفە هەمووی دووباسە نەخۆشیە بەچی مکافحەی بکەم جاران هەلیکۆپتەر بوو ئیسا هەلیکۆپتەر نییە ئەوەشە دەورێکی زۆر گەورە هەیە ئەو باغانە نەما ئیستا ئێمە تقریبان لەو ڕۆژە ئستیراد ئەیەتن لە ئیران و لە تورکیا و لە ئەفریقیا و لە هێن 40 نەخۆشیمان هەیە جاران 4 نەخۆشیمانە بوو لەناو ئەم باغانە 4 نەخۆشیمانە بوو ئیسا 40 نوع نەخۆشیمان هەیە ناگەیت تۆ مکافحەکەی دراوسێکت مکافحە ناکە ئەوەکەیتر مکافحەکەوە ناکە جاران عام بوو من خۆم خاوەن باغم تا ئێستا باغمان نەفرۆشتووە تا ئێستا باغمان وشک نەکردووە تا ئێستاشە باغەکانمان ماوە ئێستام لەم منتەقەیە بەس من مامە باغ سیرکە دەری نەکات تۆ سیرکە هەمووی تجاریە بەس من مامە باغ لێرە مفروضە یعنی قەرارێ دەربکرێ ممنوع بێت بۆ ئەو شتانە قەرار ئیزالە ممنوع بێت و خۆی ممنوع کتاباتیە بۆمان چەند جە هاتووە ممنوعی بەستوو کەس تەنفیزی ناکە لەسەریان جێ ڕسمی زەحمەت کابرا لێم باخۆمە مڵ خۆمە من استفادەم لەم باغم نەکردووە و ئەم تەریقەوە ئەوە
ئەوەی بە ئێمە کرێ وەک ژنەی کاری هەرەوەزی لە شاری خانەقین ئێمە ئەلتەرنەتیڤی ئێمە ئەوە بووە درێژە بدەین بە چاندنی نەمام لە تەواوی شاری خانەقین ئێمە بەم شێوەیە لەسەر بەنداوی ئەڵوەن سەدان دارمان ڕوان لە بەختیاری لە ئەوایی بەهاری تازە لە ڕێگای مەلا عەزیز لە ئەرکەوازی لە ناو قوتابخانەکان لە ناو کتێبخانەی گشتی شاری خانەقی لەم هەموو شوێنانە ئێمە نەمامان چاند و بەردەوامین لە ئەنجامدانی ئەم کارە بۆ ئیمساڵ و بە بەردەوام بانگەوازی بۆ خەڵقەکە ئەەکەین کە هەر کەسێ لە شوێنی خۆیەوە ئەتوانێت بەشداری بکە لە چاندنی نەمام لە بەردەم ماڵی یا لە حەدیقەیەکی بشکۆلەی ماڵەکەی ئەتوانێت بەشداری بکە لە سەوزکردنی شارەکە وەکو ئەلتەرنەتیڤێ وەکو بەدیلێک بۆ ئەو باغە سوتاوانە ئەو باخانە کەوا ئیهمال کراون هەروە ئەکرێت حکوومەت پێکەوە لەگەڵ خاوەنی ئەو باخانە پێکەوە بکەونە گفتوگۆ بۆ بژانەوەی ئەو باخانە بۆ نمونە ئەوە ممکنە ئیدارەی کشتتوکاڵی شاری خانەقی پەیوەندی بە خاوەنەکانیان بکاو و هەڵدەن پێکەوە ئەو باخانە دووبارە زیندوو بکەنەوە ئەوەش ممکنە ئێمە بەگشتی هەوڵە دەین ژینگە پارێزی لە ناو خەڵکەکە بەهێز بکەین بکەینە ئەرکێکی کۆمەڵایەتی هەر یەکێک و لە لای خۆیەوە بەشدار بێ بۆ سەوزکردنی شارەکە.